تەوەری یەکەمی بەرنامەکەی ئەمڕۆمان گفتگۆکەین لەسەر خاڵێکە بۆ بە پتە و هێشتنەوەی پەیوەندی نێوان هاوسەران زۆر گرنگی هەیە. زۆر جار ئەو شێوازی مامەڵەکردنی هاوسەرانەوە کات کە ببێتە هۆی ئەوەی چەندین ساڵ ئەمان بە یەکەوە بە ئاشتی بە خۆشەویستی بژین و یەکێک لەم کۆڵەکانەکەوا کات ئەمان بم شێوەیە بە یەکەوە بەردەوام بن ئەوەیە کە خۆپەرستی لە هیچ کامیانان نەبێت. زۆر جار ئەگەر یەکێک لە لایەنەکان یان ئەگەر هەردووکیان ئەم بابەتیان تایە بێت وا ئەکات ئامادە نابن یان ئامادە نابێت قسەی بەرامبەر گوێ بگرێت تەنیا ئەیەوێ قسەی خۆی بێت. زۆر جار لانەیە گوێ لە بەرامبەرەکەی نەگرێت، زۆر جار لەوانەیە هاوکاری نابێت، زۆر جار لەوانەیە ئەگەر هەڵەیەکی ئەنجام دابێت ئامادە نیە دانی پیابنێت لە کۆمەڵێک کێشەی دیکە کە بێگومان ئەو کەسانێک کە خۆیان لە پەیوەندیەکە بەرامبەرەکان بەم شێوەیە ئەزانن تا چەند کێشەی دروست کردووە. جا بۆی کە زیاتر لەسەر خۆپەرستی هاوسەرەکان زانیاری وەرگرین لەسەرەوەی کە چۆن ئەبێت ئەگەر یەکێکیان یا هەردووکیان ئەم تەبیعەتەیان هەبوو چارەسەر بکرێت یان هیوا ئەبەسرێت بە چارەسەرکردنی بۆی کە لەسەر ئەم بابەتە زیاتر زانیاری وەرگرین ئەڕێنە لای میوانی عزیزی بەرنامەکەمان بەڕێز مامۆستا ڕێبوارکەمان بەڕێزیان ئەندامی بزافی ئاشتی ناخۆین. مامۆستا ڕێبوار سڵاو لێ سپاسدانەکەم سڵاو لە ئێوەش. زۆر جار ئەگەر یەکێک لە لایەنەکانیان هەردووکیان خۆپەرست بن لانێ خۆیان نەزانن بەڕاستی ئەمە خۆپەرستی خۆیان لەسەر حەق قەزانن بەڵام نیشانەی ئەوەی کە خۆپەرستیانتیا هەیە چیە؟ بەنسبەت زیاتر لە ناو هاوسەرەکان ئەمە زیاتر دیار ئەکەوێ ئەم دیاردەیە هەر کەسە ئەو کەسە ئەو کەسایەتی کە هەیە ئەتوانێت لە ناو کۆمەڵگاشە ئەمەی هەبێ و بە زیادەوەش بەکاری هێنێ بەڵام ئەو هەستەی پێناکرێ بە و ڕادەیە کە وەک ئەوەی کە لەگەڵ هاوسەرەکەیەتی چونکە هاوسەر دایمەن زیاتر ژیانیان و بڵێن ئامان گیان پێکەوەیە لە ژیان بۆ بەرەو پێشکردنی خێزانەتی خۆیان. ئەم کەسایەتیەکی تا بڵێن یعنی تا ڕادەیەک نەخۆشیە بەڵێ تا ڕادەیەک نەخۆشیە. کەسایەتیەکان زۆرن، کەسایەتی عاتفی هەیە نەرمونیانە دڵی زۆر باشە، کەسایەتی هەیە ئەنانیەتی هەیە، خۆپەرستیش طبعاً زۆر جۆری هەیە. خۆپەرستی هەیە خۆشەویستی خۆی بۆ خۆی بۆ ئەوەی هەوڵ بدا لە ژیانی باشتر پێش بکەوێ. ئەمە پێی ئەڵێن یعنی چۆن بڵێ خۆپەرستیەکی بێلایەنی بێوەیی و بێلایەنی. ئەمە شتێکی باشە بۆ هەموو کەسێک لە ژیان بتوانێت بەو جۆرە هەڵسوکەوت بکە بۆ ئەوەی ئامانجەکانی خۆی بێنێتە دی لەسەر حیسابی کەسانی ترنە. ئەمە بێوەیە. بەڵام جۆری تری خۆپەرستی هەیە، خۆپەرستی ترسناکە. خۆپەرستی ترسناکە ئەم خۆپەرستی ترسناکە ئەمەش دوو شێوازی هەیە. شێوازێکیان نەرجسی پێ ئەگوترێ بەڵێ نەرجسی یعنی سیادە یعنی چۆن بڵێن بە عەرەبی سیادەی پێ ئەگوترێ. ئەم سیادەیە وای لێ ئەکا ئەم نەرجسی وای لێ ئەکا کە هەوڵی کۆنتڕۆڵکردن بدات، هەوڵ ئەیە کۆنتڕۆڵ بکە، هەوڵ ئەیە لەسەر دەوروبەرەکەی خۆی بەبێ ئەوەی هەست و سۆزیان بکات ئەوێ چی بۆ خۆی گونجاوە لە ژیان ئامانجێتی ڕاحە و ئیسراحەتیەتی ئارەزویەکانیتی جێبەجێ بکات. ئەمە بەنسبەت نێرجزی زۆر هەست بە خۆشی ناکە، یعنی چۆن بڵێن هەست بە خۆی ناکە کە ئەمە وەک نەخۆشیەکە چکە دایمەن وا هەزانێ ئەو لەسەر ڕاستە ئەو حەقە دان ناینێ بە هەڵەکانی خۆی. نەوەیەکی تر هەیە ئەمە هەر زۆر ترسناکە، ئەمە ئەنانیە هەست بەوەش ئەکا کە ئەمە ئەنانیەتە تایەتی هەستی پێ ئەکا و هەموو شتێکیش پێی ئەزانێ بەڵام وای پێ باشە کە مەساڵحی خۆی بەرژەوەندەکانی خۆی بەم شێوازە لە ژیان بباتە سەر. بەنسبەت هاوسەر طبعاً ڕێژەی زیاتر لە ناو هاوسەرەکان داوای لێبوردنەکەم یعنی پیاوەکان زیاتر ئەمەیان تیا ئەبێ بەڵام هەشە ڕێژەیەکی بەرچاویش هەیە کە لە ئافرەتەکانە دەرەکەوێ. جا ئەگەر لێرانە چه ئافرەتەکە بێ چ پیاوەکە بێ
نیشانەکانیان ینی دەرەکەوێ کە هەڵچوونیان و ترس و قەلەقیان و بەردەوام سترێسیان ئەبێ و بەردەوام لە سەر هەموو شتێکە تووڕەبوونی خۆیان دەرەخەنیان ینی بڵێن بەو نەوعەیە کە ئەگەر نێرجسیەکە بێ ئەوە ئەزانێ کە ئەوە هەڵێشە بەڵام ئەو نازانێ هەڵەیە بەڵام داناینێ بە هەڵەکانی خۆی بۆ ئەوەی ئەم هۆکارانە بزانین کە ئایا بۆچی ئەمانە خۆپەرستی ئەەکەن هۆکارەکەی زۆرە یەکەم هۆکار کاریگەری مناڵیانە ڕاستە لەوانەیە ئێمە هەمومان لە مناڵی هەست بە مەسئولیت نەکەین هەست بە سۆز و عەتفە نەکەین کە گەورەکان هەیەە لەبەرەوەی ئێمە زیاتر کارەکانمان بۆ جێبەجێ ئەکرێ بەڵام وردە وردە کە بەرەو تەمەن ئەڕۆین خۆشەویستی و سۆز لە نامانە پیا ئەبێ هەست بە مەسئولیت لێپرسیاوی زیاد ئەکا بەڵام ئەم خۆپەرستانە ئەوەی گوتم ئینجا زیاترینی ئەوەی کە زۆریش باوە نەرجزیەکانن ئەمانە هەروەکو خۆیان ئەمێننەوە ئەمەش هۆکاری زیاترە باش ئەمان لە مناڵیە چۆن بۆ منداڵیان بڵێن ئەو ژینگەی کە تیاژین ئەو ژینگەی کە تیاژین لەوانەیە سختێکی زۆر لە دایک و باوکەکانیانەوە ئەبینن لەوانەیە خۆشەویستیەکی باشیان نەدرێتێ لەوانەیە هەموو کارێک و شتێکیان بۆ جێبەجێ نەکرێت مەرجیش نییە دایک و باوک هەموو کارێک بۆ مناڵەکان جێبەجێ بکە بەڵام ئەکرێ بە شێوازی جوان فێر بکرێن پەروەردە هەر ئەوە نییە گەرم و نەرم خۆش لە ماڵێکە مناڵەکە بژی یان دایمەن بڕکابەری لەگەڵی بژی نە ئاوە نە ئەوە لە ناوەڕاستە ئەگەر شتێک هەبێ بڵێ ئەگەر شتێک یعنی کە من ئەزانم کە وەک دایکێک ئەزانم کە ئەگەر ئەمە باشنێ بۆ ئەم مناڵم بەڵام ئەو هەر داوای ئەکا و پێداگری لێ ئەکا منە بێ بزانم کە ئەم مناڵە ئەگەر ئەمڕۆ ئەوەم بۆ جێبەجێ کردو یان لەبەرەوەی من مەشغوڵی شتێکی ترم بۆم کرد یان لە بەرچاوی خەڵک بۆم کرد بەڵام ئەبێ بزانم ئەمە نەک ئێستا بۆ من قازانجا ئەمە زەرێکی گەورە لە مستەقبل بۆ خۆشمە و بۆ مناڵەکەشە باشە مامۆستا ڕێبوار ئێستا ئەمان بەدر لەوەی کلانەیە لە سەردەمی منداڵی ئەم منداڵە پەروەردەیەکی نادروستی هەبوو بێت ئایاوا هەیە بۆ نمونە ئەزمونە ناخۆشە پێشوەکانی هەر بە تایبەت لە بواری خۆشەویستە وای لێکرد بێت چاوی ترسانە بێت ئەم جارە بە حەزەرەوە مامەڵە لەگەڵ بەرامبەریان هاوسەرەکەی ئەم گوتمان هۆکارەکان زۆرە یەکەم هۆکار کە زۆر سەرچیە ئەمە گوتمان هی مناڵیە هۆکاری تکە ئەگەڕێتەوە بۆ عەدەم الئەمانی یعنی چۆن بڵێ دائیمەن هەست بە ئەمان ناکات کە ژیانی پارێزراوە ژیانی مسۆگەرە ئەوەی کە لە ژیان هەوڵی بۆ ئەیە وا ئەزانێ ئەگەر بۆی جێبەجێ نەکرێت ئیتر ئەبێ بە شێوازێکی ترت هەوڵ بدا کە خۆی وا پێشامدا کە ئەم شتەی بۆ کراوە یان بۆی ئەکرێیان چۆن بڵێن باوەڕ بەخۆبوونێکی لە ناخیا کەمترە ئەنجا ئەگەر خەتاکە لە خۆشیتی کە پێشتر ئەزمموی هەبووە لەگەڵ کەسێکە یان بە پەیوەندی یان بە هاوسەرگیری هەر لەوانەیە ئەمە هەر خەتاکە هەر لە خۆیەتی هەر خەتاکە لەوانەیە هەر لە خۆیەتی بەڵام خۆی هەست ناکە چونکە نیشانەکانیان ئەوەیە کە دایمەن ئەڵێن کەسی بەرامبەر هەڵەیە دایمەن ئەوە یعنی محاڵە ئەوە لەگەڵیانە ئەم گفتوگۆ مناقەشە بە تایبەتی لەگەڵ ئەو کەسانە مناقەشە ناکەن کە بڵێن ئەگەر هاوسەرەکەی کە بزان ئەم هاوسەرەی ڕای لەگەڵ خۆی یەک ئەوە نین باشە مامۆستا کەسانی خۆپەرست کە ئەوەندە خۆیان بەڕاستەزان و هیچ هەڵێکی خۆیان نابینن کەواتە بڕیاری خۆشیان بە دروستەزانن ئەگەر بڕیارەکە تەواوی خێزانەکە و ئەندامانی خێزانەکەش بگرێتەوە چ کاریگەریەکێ بەسەر خێزانەکە تاوان کاریگەریەکانی زۆرە کاریگەریەکانی ئەوەیە دوورکەوتنەوە و کاڵبوونەوەی هەست و سۆز پەیوەندی زەوجی پەیوەندی بڵێن هاوسەری ینی ئەمە شتێکە کە خوا دایناوە
بەڵام لەوانەیە لە کۆتاییە بگاتە جیابوونەوە ئەمەش ئەبێتە هۆی تێکچوونی شیرازەی هەموو بنەماڵەکە نەک تەنها خۆیان لەبرەوەی لەوانەیە لەو حاڵەتە گەر مناڵیش نەبێ هەم کچەکە لە ماڵە باوکەکە ئەگەڕێتەوە هەم کوڕەکە لە ماڵە باوکەکە کاریگەریکی زۆری بۆ ماڵە باوکەکەش ئەبێ خۆشی لەو حاڵەتەیە ترسی لەوە ئەبێ جارێکی تر هاوسەرگیری بکات کچەکەش حیسابێکی زۆر زیاتر ئەکا کە ئایا جارێکی تر چۆن هاوسەرگیری بکاتەوە جگە لەوە کاریگەری کۆمەلگاش لە کۆمەلگاشە کاریگەری زۆر زۆر ئەبێ جیابوونەوە کارە ساتێکی گەورەیە مناڵ ئەگەر مناڵ هەبێ مناڵەکان تەواو ئیتر لە سەیە 20 مناڵ کە حاڵەتی ئاوا دایک و باوک جیابوونەوەیان تیابوو بێ مناڵ سەرکەوتو دەربچێ لە سەیە 20 ئەو پەڕیسی یان حتا حاڵەتێکی کە زۆر گرفتی سەخت لە نێوانیانە هەبێ و جیاش نەبوو بوونەوە مناڵەکان مەگەر دایکەکە زۆر زۆر تەسحیە بدات نەهێڵێ مناڵەکانی پەرتەوازە بن نەهێڵی مناڵەکانی دوا بکەون لە ژیان و لە کۆمەڵگا باشە مامۆستا ڕێبوار ئێمە هەندێک جار ئەیبینین ئەو لایەنەی کە خۆپەرستە تەنانەت هەندێک جار هەستەکەی دیکتاتۆریەتێکیش لە مامەڵەکردنیا هەیە ئەبینین زۆر جار چون هەمیشە ئەمباڵا دەست بۆ قسەی یەکەم لە ماڵەوە ئەو کردوویەتی منداڵەکان دایم لەو ئەترسن ڕێزی لێگرن ئەگەر تەنانەت خۆشیان گەورە بن بەڵام ئەوەی تر چون هەمیشە قسەی لەبەر ئەوەی تر شکاوە هەمیشە با بڵێن بووەتە قوربانی زۆر جار مناڵەکان بەداخەوە هەر بۆ چاوی قوربانیە سەیری ئەکەن بۆیە ڕێز لەو دایکە یان لەو باوکە ناگیرێت کە بووە بە قوربانی ئەمە ئەتوانێت یەکەی لە هۆکارەکانی ئەو بەرامبەری دیکتاتۆرەکە وای کردووە مناڵ ینی هەستیارە مناڵ زۆر زۆر هەستیارە چکە ئەو هەنگاوانەی کە پێیداتی ئەپەڕی لە تەمەنە وەکو دایکەکە نییە وەکو باوکەکە نییە کە ئەوان نیوەی ژیانیان تەواو استقراریەتی تێدا ڕوویداوە جێگیری تێدا ڕوویداوە ئەوان نە ئەوان هەوڵدانیان زیاترە لە ژیان هەستیارەتیان زۆر زیاترە بۆیە ئەگەر ئەوەی جەنابتان وتی زۆر زۆر ڕاستە ئەگەر ببێنن کە باوکەکە بەم شێوازەیە و دایکەکەش بەم شێوازەیە ئەوانیش هەوڵی چی ئەن هەوڵی ئەوەن کە خۆیان بەرژەوەندی خۆیان بدۆزنەوە هەوڵی ئەوە ئەیان کە لەسەر حیسابی هەردوو لە خۆیان پێ بگەێنن بە هەر شێوازێک بە اینجا وەکو پێشووتریش باسم کرد باش مامۆستا کەسانێک هەن کە لە ماڵەوە بە جۆرێک هەڵسوکەوتەکەن بە جۆرێک گفتوگۆکەن بە جۆرێک لەگەڵ خێزانەکەیان دائنیشن بەڵام لە دەرەوە ئەڵێ ئەو کەسێک ناو خێزانەکەش نییە ئەکرێت بڵین ئەمەش ئەم کەسە کەسێکی خۆپەرستە یان بڵین یەکێکە لە نیشانەکانی خۆپەرستی بەڵێ ئەم کەسانە هەستێکیان هەیە هەوڵ ئەیان هەڵبێن لە خێزانەکەی لەبەرەوەی نەوەعەنما ئەم شارەزای بووە شارەزای تەبیعەتەکەی بووە شارەزای خوو ئارەزۆکانی بووە شارەزای هەڵسوکەوتەکەی بووە هەڵچوونی بووە ئەزانێت کە ئەم زۆریان پێ ناخۆشە ئەنە خۆپەرستەکان زۆر ئەوەیان پێ ناخۆشە کە یەکێک کە ئیتیفاقی لەگەڵان نییە کە لەگەڵ ڕاوی نییە بۆ بڕیاردانێک یان بۆ ئامانجێک بۆ کارێک کە ئەزانی لەگەڵی نییە حەز ناکات مناقەشەی لەگەڵ بکە حەز ناکات یعنی بڵێن وشەی وای لە دەم دەردێ کە ئەگەر بزانێ ئەم هەر ئەوێ هەوڵ بدا گفتوگۆ بکە و هەوڵ بدات بگاتە ئەم ئەنجامێک لەسەر نەتیجەی بڕیاردانی شتێک یان ئامانجێک لەوە ئەترسێ کە قسەی ناشرین باوێت لەوە ئەترسێ دەست بووە شوێنێ بۆیە لەم حاڵەتە حەز ناکە لەگەڵ ماڵەوە بەم نەوعەت ینی لەگەڵ یانە هەڵسوکەوتی تەبیعی بجولێتەوە واش ئەزانێ ئەگەر ئاسایی بجولێتەوە کەواتە ئەکەوێتە ژێر دەستی بەڵام لە دەرەوە لە دەرەوە گفتوگۆ ئەکا تەبیعی پێکەنینی خۆی ئەکا ئەوەی خۆی ئەکا ئەوە لەن حاڵەتێکە لەناو برادەر وشت بەڵام لەوانەیە لە کاتی کارکردنیشە چکە ئەمەش دیسان ڕۆتینێکی ڕۆژانەیە
لەوانەیە ئەم نیشانانەی تیا دەربکەوێت هەڵچوونی تیا دەربکەوێت چکە من ڕۆژێک نییە دنیا هەموو ڕۆژ ئەینە شتێک چۆن لە ماڵەوە ژیانی هەیە لە کارەکەشی ژیانی هەیە بۆیە ئەنانەتی خۆی دەرئەخا بۆی بگاتە ئامانجەکان بەڵام لە ناو کەسانی تردا کە ئەزانێمە کاتەکە کەمە لە ناویانە هەڵسو کەوتەکات زۆر شتێکی ترە چۆن ئەم نیشانانی کە بەڕێزت باسیەکەی هەموو ئەم نیشانانە ئەگەر لە کەسێکە بەدی کرا و زانرا کە ئەمە کەسێکی خۆپەرستە بە جۆرێک لە جۆرەکانی خۆپەرستی کە لە سەرەتایە باست کرد چۆن مامەڵەی لەگەڵا بکرێت؟ بەڵێ بەنسبەت مامەڵەکردن لە دەرەوە ئەوانەی کە شارەزاین ئەیناسن بۆ بڵێن لە شوێنی کارەکەیە ئیتر لەوانەیە حەزەری بۆ بکەن و هەموو شتێکی بەجێ بکەن بۆیە تا شتەکە بە سەلامەتی بگونجێ دروست نەبێ چونکە ئەم کەسانە قسەی خۆیانە بڕیاری خۆیانە هەمیشە هەز بەوە ئەکەن کە هەموو شتێکیان هەیە بەڵام هەستەکەن شتەکانیان تەواو نییە ئەیانەوێت لە ڕێگەی ئەو کۆنتترۆلکردن و سەیتەڕەکردنە وا پێشان بدەن کە شتەکانیان هەمووی تەواو لە ماڵەوە هەمان هەستی هەیە هەمان سیفاتی هەیە بەڵام ئەوەی تر ئەگەر وەک ئەو نەبوو چکە ئەگەر بێت و هەردووکیان هەمان سیفەتی کەسایەتیان هەبێ مە زۆر زەحمەتە تەخوا فریاکەوێ مناڵەکە بێ بە قوربانی مناڵەکانە بن بە قوربانی ئەکرێت بڵین مناڵەکەش هەمان سیفەتی دایک و باوکە گاڵەگرێت لەو حاڵەتەیە وڵای ئەگەر هەردووکیان هەمان شتیان هەبێ و وعی و ڕۆشنبیری باری کرد بێ لە ماڵیانە لەوانەیە مناڵەکانیش ئەوە دەربچن بەڵام جاری واش هەیە مناڵ هەر خۆی لە خۆی یعنی ئەمە خوێکی ناو ناخیەتی کەسێکی سەرکەوتی لێ کەسێکی هێمنی لێ دەرەچە کەسێکی هێمنی چییە؟ هێمنی شەرنی مرۆڤ هەموو کاتێ هێمن بێ هەموو ئێمە هەموومان شتێکمان تیا هەیە کە لایەنی شەیتانیمان تۆزێک تیا هەبێ بەڵام هەوڵ ئێن دایمەن لایەنی ڕۆحیمان زاڵتر بێ بۆ ئەوەی ئارام بین بۆ ئەوەی کەسێکی تەندروست و سەرکەوتومان لێ دەربچێ لەوانەیە مناڵ ئەکرێ بەس بەگشتینە ئەمە کەم هەیە لەوانەشە لە هەمان کات یعنی مناڵەکە تا تەمەنێک وابێ هەرچەندە کاریگەری مناڵی هەر ئەمێنێ کاریگەری مناڵی لە 3 بۆ 5 ساڵی هەر ئەمێنێت تایە ئەو کەسە بەڵام ژیان پێشکەوتووە تەکنەلۆژیا هەیە سەرچاوەکان زۆرن ئەو کەسە ئەتوانێ وردە خۆی بگۆڕێ دەروون ناس زۆرە کۆنفراز زۆرە ئەلحەمدوللا ئێستا گەنجەکانمان زۆر ئەچن بۆ کۆنفرانسەکان هەرچەندە گەنجێکی زۆرمان دووە و بەلاری ئەڕۆن بەڵام هێشتاش تەواوێکیشمان هەیە ئەچن بۆ دیبیتەکان ئەچن بۆ کۆنفراز ئەچن بۆ دکتۆری دەرونی من تەڵەبەی خۆم داوام لێ ئەکا مامۆستا چ دەرووناسێک باشە بچم بۆ لای ئەڵێم هەمانە کچەکەم ڕێنمای ئەڵێ مامۆستانە من حەزەکەم بە شتێکی باشەکەواتە ئەو ڕێژەی پێچەوانەیە بە ئەگەر خوێندکارێکی بەڕێزە داوای لە بەڕێزە کردی بێ کە چی پزیشکێک باشە پزیشکێکی دەرونی باشە یان توێژەرێک باشە کە بچێتە لای و ڕاوێژی پێ بکات کەواتە ئەکرێت بڵین زۆرینی لاوەکانمان بەلاڕێیان ناڕۆن زۆریشن ئەوانەی کە هەوڵی دۆزینەوەی ڕێگا ڕاستەکایە زۆرن من ینی ئەمەلم بەوە هەیە کە هەرچەندە بەو هیوایەشم بەڵام هێشتا هیوان بەوە هەیە کە ئەم جیلە تێپەڕێ جیلی لەمە دوایەت ڕاستە لێ پرسراوێتیان کەمە هەست بە سۆز و عەتفیان بەڵام هەستەکەم وردە دوایی کە ئەگەن بۆ تەمەنی 30 ساڵ و بەرەو سەرتر زۆر باش ئەبن چکە وەک گوتم ئەو وەسیلە و هۆکارانەی ئێستا لە ژێردەستایە زۆر زیاترە لەوەی کە بڵێن 10 ساڵ پێش ئێستا هەبوو بێت ژیانیش بەردەوامە خۆشیش بەردەوامە هەرچەندە ناخۆشی زۆرە بەڵام هیوان بەوە هەیە کە
ئەم جیلەی ئێستا کە لە تەمەنی 15 بۆ 20 ساڵە ئەتوانێت لە ماوەیەکی زۆر درێژخایان نەبێت کوردخایان بەرەو زۆر باش بوون بڕۆن کە ڕۆشنبیریان زۆرتر ئەبێ بەنسبەت ماڵەوەش یعنی بڵێن ئەفۆ ئەو جارە ئەگەر بڵێن هاوسەرەکە یەکێکیان نێرجسی نەبێ یان ئەنانیەتی تیان نەبێت چۆن مامەڵە بکە لەگەڵ هاوسەرەکەی بەڵێ یەکەم شت ئەبێ شارەزای ببێت ئەبێ لێی تێبگا جارێ 2-3 ساڵێ ئیتر ئەبێ لێی تێبگا کە ئەمە کەسێک کە کەسایەتێکی خۆپەرستی هەیە یان کەسێک کە کەسایەتێکی نەرجسی هەیە ئەبێ مە بزانێ کەواتە لەو حاڵەتەیە کە هەستی بەمە کرد ئەو شتە هەیە لە گۆڕێ چی بکە ئەبێ هەوڵ بدات لەسەری بخوێنێتەوە ئەگەر ئافرەتێکیش بێنە خوێندەواری هەبێ ئەتوانێ بپرسێ یان ڕاوێژ لە کەسێکی ئەتوانێ بپرس لە کەسێکی پسپۆر بکە لە کەسێکی شارەزایان لە کەسێکی ڕۆشنبیر ئەتوانی پرسی زۆر پێ بکە بڵێ من چی بکەم چۆن مامەڵەی لەگەڵ بکەم یەکەم شت ئەوە مانزانی کە ئەبێ دیراسی بکە و لێکۆڵینەوە لەسەری بکە و شارەزایی خۆی پیا بکە کەواتە بێت چی بکە باشە خودی خۆی سیقە و باوەڕبوونێکی زۆر زۆی من لەگەڵ هەموو ئافرەتەکان ئەم قسە ئەەکەم باوەڕبوونێکی زۆر لە زیادە بە خۆی هەبێت لەبەرەوەی خۆپەرستەکان دایمەن هەوڵ ئەیەن کەسی بەرامبەر لاوازکەن لاوازیکەن ئیستیفزازیکەن بێتاقەتیکەن هەمیشە نێگەتیفی بکەن بە هەر جۆرێ بێ اینجا بەشەڕ بێ بە ئەوەیە کێ لە زانستاڵێ الصمت العقابي يعني بێدەنگبوونی يعني عقوبە يعني ئەبینی هاوسەرەکەی چیشی نەکردووە ئەو هۆ خۆی هەڵەیە بەڵام وای لێ ئەکا کە قسەی لەگەڵ نەکات احتیمالە ڕۆژێ احتیمالە دوانە ئیتر نازانم احتیمالە من بیستمەتەوە یعنی هەیە بە دە ڕۆژ و پە 15 ڕۆژ قسەی لەگەڵ ناکە بێدەنگە هیچ دێتە ماڵەوە یادی ئیشوموری خۆی جێبەجێ کە ئەگەر شتێکیش بەدڵی ئەو نەبێ بۆڵە هاتو هاوارەکە و دواییش هیچ قسە ناکات کاتێ یەکەم خاڵگرنگە ئەو کەسە کە قوربانی لەو شێواز و لەو قاڵبی قوربانی بوو نەبێتە دەرەوە ئێ دوایەوە چیتر پێویستەکە مامۆستاڕە پێویست ئەکە لە کاتی کە ئەو بێدەنگە ئەو نەچێ مناقەشەی لەگەڵ نەکە ئەویش لەم فترەی مالی بکە لەم فترەیە پشتی تێ بکات بەڵام لە هەمان کاتە بە ناڕاستە و خۆ وای لێ بکات کە من هەر منم هەر ماڵەکەش تیاژیم لەگەڵ تۆ هەر بەرژەوەندیمان هەیە پێکەوە بۆ ئامانجێک هەر لە ناو کۆمەڵگاش ئەبێ ئێمە هەر بەردەوام بین وای لێ بکات چکە دایمەن یەکێ لە هەردوو لا ئەبێ هەوڵ بدا کە ئەم هاوسەرگیریە بمێنێ بیپارێزێ چی پێویستەکە ئەمەی ئێستەکە ڕوئەیە لەو جیلانەی تەمەن موالیدی بڵێن تقریبا بڵێن لە 95ەکانەوە لە 90ەکانەوە بەرەو ئەچێ بۆ 2000 و ئەمانە هەر ئاوا ئەکەن لە یەکتر جیا بنەوە ئێمە کارەساتە بۆ کۆمەڵگا یعنی ناکرێ نابێ ئەبێ ڕێنمایی کەرێکیان هەبێ دڵسۆزێکیان هەبێ کچی خۆم ڕەفیقی خۆم هاوسەرم ینی حتا ئەوی تر یەکێ لە هاوسەرەکان کەس و کارەکەی یان ڕەفیقی برادری ینی تۆزێ تەحەموولکەن هەوڵ بدەن هەوڵەکان ئێستا باسییان ئەەکەم تۆ ئەبێ کوزانی بەڵێ یەک دقە کاتمان مامۆستا ئەبێ پیشانی بە کە منم هەم من تۆ نیم چکە ئەو داوا ئەکاکە ئەو بێت ئەو لە بەرچاوی ئەبێ ئەو کەسە بۆ خوڵقاو ئەبێ یارمەتی ئەو با بۆ هەموو شتێک کە ئەو بەرژەوەندیەکانی خۆی ئەوێ بەڵام ئەبێ پیشانی بە کە منم ئەمەش بەچی ڕێگای ئەبێ منیش هەوڵ بدەم لە ژیانی خۆم ئەتیمادم لەسەر ئەو نابێت
من بۆ ژیانی خۆم هەوڵێم کەسایەتی خۆم ئیسپات ئەەکەم وجودی خۆم ئیسپات ئەەکەم بەکردەوە کارێک ئەەکەم من کارم هەیە پەرەی پێ ئەسێنم بەشداری زۆر شتی تر ئەەکەم لە ژیان وای لێ ئەەکەم بزانێ من کەسایەتەکەم بەهێزە بەهۆی ئەوە ناڕوخێم بەهۆی ئەوە من لە ناو ناچم بۆیە وردە وردە ئەویش هەز بەوە ئەکاکە فایدەی نییە لەگەڵیا ئەم ڕێگایە هەوڵەیان ڕێگای تر بەکاربێنێ ڕێگاکانیان زۆرە ئەنانیەکان مامۆستا زۆر خۆشحاڵ بووین ببوورە کاتمان نەما سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت زۆر خۆشحاڵت کردین ئەزان و خۆشەویست